لە کاتی بۆنەی کریسمسدا ناکرێت بینینی ئەم خانووە ڕازاوەیە لەسەر شەقامێکی هێمن لە ناوچەی ئەلکزاندریا لە ڤەرجینیا لە دەست خۆت بدەیت. دیمەنێکی سەرسوڕهێنەر و سەرنجڕاکێشە بەهۆی زۆری دیمەنەکانەوە نازانیت تەمەشای چی بکەیت. کارت فارمەر دەڵێت ئەوە هەموو مەبەستەکەی و ناوبراو 300 کاتژمێر کاری کردووە بۆ دانانی ئەو گڵۆپە جوان و ڕازاندنەوەیان. بابا نۆئێلی بە ئاسماندا فری و ئەمباتەوە بۆ سەردەمی منداڵی ئەم خانووەوە بۆ 40 ساڵە دەڕازێنرێتەوە. کرد فارمەر لەگەڵ گەورەبوونیدا ساڵانە یارمەتی باوکی دەدا لە دانان و ڕازاندنەوەی ئەم شوێنە ئەوەی سەرەتا شوێنێکی بچووک بوو دواتر هەتا دەهات گەورەتر دەبوو. دوای ئەوەی دایکی کرد کۆچی دوایی کرد باوکی خانۆکەی بەجێهێشت بەڵام کرد هاتە ناوی و درێژەی بە نەریتی باوکیدا. دەمەوێت درێژە بدەم بەوەی باوکم دەستی پێکرد بۆ دڵخۆشکردنی خەڵک و هەروەها بۆ لەبیرکردنی ئەم جیهانە بۆ ساتە وەختێک. ئێستا لیلی تەمەن 9 ساڵانی کچی کرد یارمەتی باوکی دەدات. دەمەوێت یارمەتی باوکم بدەم و هەنە کاری بۆ بکەم. کارێکی زۆر باشە کە خەڵک درێژە بەم نەریتە دەدات و وا حەز دەکەیت کە دەبرێتە نێو جیهانێکی جیاوازی کریسمەسەوە. کرد فارمەر هەموو ساڵێک داوای هەمان دیاری کریسمس لە بابا نوئێل دەکات کە ئەویش کەرەسەی زیاتری ڕازانەوەیە. لیستێک بۆ بابا نوئێل دەنووسم ئەو لەگەڵمدا زۆر باش و ئێمە گڵۆپە بە هەڵکراوی دەهێڵینەوە بۆ ئەوی بابا نوئێل ماڵەکەمان نەپەڕێنێت. 3 ساڵ لەمەوبەر کرد لە کاتی ڕازاندنەوەی ماڵەکەی بۆ کریسمس بەر بووە خوارەوە و چەند مانگێکی خایەن هەتا کەوتەوە سەر پێ بەڵام وێڕای شکستەکەی ساڵی دواتر دووبارە چووەوە سەربانی ماڵەکەی بۆ ڕازاندنەوەی بە گڵۆپی ڕەنگاوڕەنگ کرد وا هەز دەکات ڕۆحیانەتی دایکی لەگەڵیدایە. وا هەست دەکەم لەوێ دانیشت بێتم و بیر دەکەمەوە دەستێک دەنرێتە سەر شان و دەڵێت ئەم دیمەنە زۆر جوانە. ئەمە شایستەی پێزانینە بەوەی کەسێک بە هەوڵ و تەرخانکردنی کاتێکی زۆر منداڵان بەم دیمەنە ڕازاوانە دڵخۆش بکات. کرد فارمەر خۆشحاڵ دەبێت بۆی ببینێت منداڵان ئاسوودەن. کەسانی گەورە دەتوانن بەنێو ئەم دیمەنە ڕازاوانەدا بڕۆن ئەوانەی لەگەڵ بۆنەی کریسمسدا گەورە بوون مای خۆشحاڵی مەکە خەڵک دڵخۆش بکەم و سەردەمی منداڵێنەوە بیر بخەمەوە. کرد دەخوازێت میوانەکان کاتێک دەڕۆن ئەو هەستیان لا دروست بوو بێت. وەک ئەوەی کە میوانەکان هەست بە باوشپیاکردنێکی گەرم و گۆڕ بکەن.